لە ئێستادا پرسەی ڕۆژنامەنووسی کورد بەڵێن ساڵح لە شاری سلێمانی لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی بەڕێوە دەچێت بە بەشداری خزمان و کەسان و دۆستانی و بەرپرسانی حکوومەت حیزبی شارەکە کە لە ئێستادا وردەوردە سەردانی مزگەوت دەکەن بۆ سەرخۆشی لە خانەوادەی ڕۆژنامەنووسی کورد بەڵێن ساڵح لەدایکبووی ساڵی 1960 لە هەڵەبجە و لە ساڵی 1996 چۆتە وڵاتی ئەمریکا و لە ساڵی 1999 چۆتە دەنگی ئەمریکا بەشی کوردی و لێ بەردەوام بووە هەتاوەکو ڕۆژی سیسێ کە لە وڵاتی ئەمریکا بە جەڵدەی دڵ لە خەودا کۆچی دوایی کردووە و هەر لە ویلایەتی ڤێرجینیا بە خاکس پێدراوە. لە ئێستادا ئەمەی دەیبینن بەشداری هاوڵاتیانە لە پرسەی ڕۆژنامەنووسی کورد بەڵێن ساڵح لە شاری سلێمانی لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی بۆ سەرخۆشی لە خانەوادەکەی کە ئەم ڕۆژنامەنووسە دەکاتە برای سەرۆکۆماری پێشووی عێراق دکتۆر بەرهەم ساڵح کە دکتۆر بەرهەم لە ناشتنی ئەم براکەیدا لە وڵاتی ئەمریکا ئامادەی هەبوو دوێنێ لە ڕێگەی فڕۆکەخانەی لە دەوڵەتی سلێمانی و گەیشتەوە شاری سلێمانی بۆ بەڕێوەچوونی پرسەکەی لە شاری سلێمانی و ئەمڕۆ لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی پرسەی ڕۆژنامەنووسی کورد بەڵێن ساڵح بە ڕێوە دەچێت و دەیبینی لە سەردەمە دیمەنەکانی سەردانی هاوڵاتیانە بۆ پرسەی کۆچکردو بۆ ئەوەی کە سەرخۆشی لە خانەوادەکەی بکەن و هاوکات دڵنەوایی خانەوادەکەی بکەنەوە. بەڵێ ئەم ڕۆژنامەنووسە یەکێک لە ڕۆژنامەنووسە دیارەکانی کورد کە ساڵانێکە خزمەت بە ڕەوشی ڕۆژنامەنووسی کوردی دەکات کە تیایدا لە ساڵی 1999 لە ڕادیۆی دەنگی ئەمریکا بەشی کوردی دەوامی کردووە و لەوێەوە وەک ڕۆژنامەنووس کارەکانی بانجام گەیاندووە کە لەدایک بووی شاری هەڵەبجێ و برای سەرکۆماری پێشوو دکتۆر بەرهەم ساڵحە. تلك بيوت